سڵاو ئایا پێک هاتەنەتەوەی و دینیەکانی ئەم ناوچەیە کە خەڵکی ڕەسەنن چۆن مامەڵیان لەگەڵا کراوە لە ناو شەریعەتە ئەی لە ناو دەوڵەتی عێراقی نوێدا چۆن مامەڵیان لەگەڵا کراوە بینەرمان. پێکهاتەی دیمۆگرافی و نەتەوەیی و ئاینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر لە دێر زەمانەوە پێکهاتەیەکی فرەڕەنگ و فرەکولتور بووە. ئەمە هەم نیشانەی دەوڵەمەندی و جوانی ئەم ناوچەیە بووە و هەم لە هەندێک کاتدا بۆتە هۆی شەڕ و ئاژاوە و تەنانەت جینۆسایدیش. بە شێوەیەکی گشتی کاتێ هەمەڕەنگی کولتوری و ئاینی دەگۆڕێت بۆ سەرچاوەی ڕق و کینە و یەکتر سڕینەوە ئەگەر بێت و دەوڵەت یان دەسەڵاتی سیاسی یەک ئاین یان کولتور و ئایدۆلۆژیا بەسەر ئەوانی تردا زاڵ بکات و هەوڵی یەکڕەنگکردنیان بدات. بە درێژایی مێژوو لە عێراق و کوردستان موسڵمان و مەسیحی و ئێزدی و ئاینزاکانی تر لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە خۆشی و ناخۆشی یەکتردا هاوبەش بوونە، بەڵام هەم لە سەردەمی دەسەڵاتی خلافەتی ئیسلامی و هەم لەگەڵ دروستبوونی دەوڵەتی نوێ ئەم پێکەوە ژیان و ئاشتەواییە چەندین جار گورزی کوشەندەی بەرکەوتووە و بە تایبەتی کاتێ دەوڵەت ویستویەتی جیاوازیەکان بسڕێتەوە و فرەی بە سەرچاوی هەڕشەزانیوە بۆ سەر ئاسایشی خلافەت یان دەوڵەت. فەرماندژی ئێزدی و ئەرمەنی و مەسیحی و ئەنفالی خەڵکی کوردستان بە پلەی یەکەم پەیوەستە بەو خاڵەوە کە دەوڵەت جیاکاری و هەڵاواردن دەکات لە نێوان هاوڵاتیانی خۆیدا و نایەوێت هەمووان وەک یەک بپارێزێت و ماف و ئازادیەکانیان دابین بکات. لێرەوە ئەو پرسیارە سەر هەڵدەدات کە ئایا بۆچی لە چەندین قۆناغی مێژوویدا هەم لە سەردەمی خلافەتی ئیسلامی و هەم لە سەردەمی دەوڵەتی نەتەوەیی بە ناوی شەریعەتەوە پێکهاتە و نەتەوە و ئاینزاکان هەوڵی لە ناوبردنیان دراوە؟ بۆچی دەوڵەتی ئیسلامی نەیتوانیوە ببێتە چەترێکی گشتگیر کە هەمووان وەک یەک سیر بکات و ڕێگە لە جینۆساید بگرێت لە ڕووی ئایدۆلۆژی و سیاسیەوە خۆی بووە بە سەرچاوەی قڕکردنی گەلی خۆی؟ ئێمە لە ئیسلامە شتێکمان هەیە پێی ئەوترە خلافەت. خلافەت بریتە لەوەی کە هەرچی موسڵمانە بە مختلفی نەتەوەکانەوە لە ناو ئەو خلافەتەیە ئەو سیستمەیە ئەژین کەواتە بەم پێەیە ئەو سیستمە سیاسی ئاعتراف بە نەتەوە ناکات دەوڵەتێک وەک دەوڵەتی نەتەوەیی دەوڵەتێک بۆ من دەوڵەتێک بۆ عەرەب. بەس بەڕێزت لە تێزی دکتۆراکە تا شتێکت تێناوە بە ناوی مافی کەمە نەتەوایەتەکە چۆن لەم نێوانە ئەتوانی تەوافق بکەیت؟ من ئەتوانم بە ئاەتێک یا چەند ئاەتێک وەڵام بەمەوە. یەکەمەوەی کە لە ئیسلام کە ئومەمیە بڕوای بە نەتەوە و بە کەمینە و ئەمانە نییە، ئەمە خۆی ئاەتەکانی قورئان وەکو بڵێ ڕەدی ئەم مەوزوعاداتەوە ئەڵێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا لام تعليله بو تعريفه بو ناساندنا بو محبته بو بيكوجيان أما يقدو ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. كوابو جايز ما نكان زارا وكان رنگ كان نتو كان جعلێکی ئیلاهیە بڕیارێکی خواییە. کاتێکە خلافەی ئیسلامی یا خلافەی ئیسلامی ئەگەر هەبێ و بە ناوی ئیسلامەوە تەطبیق بکرێت، ئەگەر مافی هەموو نەتەوەکان نەپارێزرێ، مافی ڕۆشنبیریان، مافی سیاسیان، مافی کۆمەڵایەتیان، مافی ئابووریان، مافی کەلەپوریان نەپارێزرێ، دیارە ئەم خلافەتە با ناویشی ئیسلامی بێت با بڵێ قورئانیش تەطبیقەکەم وەکو ئێستا هەمانە لە شەرقیش و لە غەربیش هەمانە، بەڕاستی ئەمانە ناتوانن نوێنەرایەتی ئەو قورئانە بکەن کە ئەم ئاەتانەی تایە. چونکە بەڕاستی منی کورد منێکی 40 ملیۆنی جیاوازیم چییە لەگەڵ کەسێکی عەرەبی یا فارسی یا تورکیا کە بەڕەوای ئەزانێ خۆی لە ژێر سایەی ئیسلامە زیاتر لە 1000 ساڵ 600 ساڵ دەوڵەتی عوسمانی حکمڕانی ئەم وڵاتانەی کرد. ئێ باشە ئێستا من بیر ئەکەمەوە قزلەر یانی چی؟ ئاغجەلەر یانی چی؟ قەرەداغ یانی چی؟ غەیر ئەمە هاتووە بە ناوی ئیسلامەوە ئەوێت تەتریک بکات، تعریب بکات، تەفریز بکات. باشە مامۆستا من ئەمە پرسیارەکە لێرە بە شێوەی تر با بکەین. کەواتە ئەو کەسەی کە نەتەوەی سەردەستە بێت لە ناو خلافەتی ئیسلامیە، بۆ نمونە سەردەمی عەباسی و ئومەوی عەرەب زاڵە، سەردەمی عوسمانی تورک زاڵە،
ئەو هێت بتەوێ یاننا ئەتر ئەو مەقسوود بێننا کەلتوری خۆی و زمانی خۆی و تەنانەت عوسمانەکان عەرەبیشیان بەکارنێنەوە ئەوەی خۆی بەسەر منی کووردا بەسەر ئەوی عەرەبا لە کاتی عەباسا بەسەر ئەوی تورکیش ئاسەلمێنێ کەواتە دەوڵەتێک کە پێی بوترە دەوڵەتی خلافەت ناتوانێت مافەنەتەوەیەکانی وەکو یەک پارێزە پێتوانێ ئەمە حەقیقەت بێ بەڕێزەکەم کاک سۆران ئەمە ئیسم و مستەما مخالفن نەک مطابقن کەوتی خلافە ئەبێ قورئان بکا بە بەرنامە کە بەرنامەی قورئان نەبوو با عەباسی بێ با ئومەوی بێ با عوسمانی بێ با عومەریش بێت کە قورئانی جێبەجێ نەکرد من بڕوام بەو خلافەتە نابێت وەختێ من بڕوام وایە منێک لە ژێر ناوی یا ئەیوهە الناس لە قورئانە 370 جار باسی نەتەوەیە پێغەمبەرەکان نەتەوەکانیان دژیان بوون کەچی خوا فەرمێ بە قەومەکە دوا بڵێ بە براکانە وا بڵێ لە قورئانە باسی ناسە وەقولوا للناس حسنا منی کوردیش ناسم منی کوردیش ئینسانم منی کوردیش مرۆڤم کەوا بوو ئەو نەیکرد ئومەوی بێ عەباسی بێ عوسمانی بێ فڵان فیسار بێ من ناچمە جێر ڕکێفی ئەو من ئەمەوێ ئەو ئازایەتەی خوا پێی بەخشیوم لە عەقیدەما لا إكراه في الدين خوا پێی بەخشیوم لە ئینسانیەتە یا ئەیوهە الناس ئینا خەلەقناکم خوا پێی بەخشیوم لەوەی لەسەر ئەم ئەرزە زەوی ئاوەدان کەمەوە ئەو خزمەتەی کورد و زانای کورد و ئەندازیاری کورد و شۆڕژگێری کورد بە ئیسلامی کردووە ئەگەر وەفایان هەبێ ئەبوو بەڕاستی لە پێش هەموو گەلانەوە سوپاسی گەلی کوردیان کردایە بمبورە مامۆستا تۆ پێتوانێ حل لە ئومەیۆ باواز لە خلافەتی ڕاشدین بین ئەو کاتە با بڵێن شەیب یا شێوەی خۆی نەگرتووە دەوڵەتێک بۆ مانای شێوەی خۆی نەگرتووە بەس لە ئومەیۆ دەوڵەت شێوەی خۆی ئەگرێ ئومەوی و عەباسی و عوسمانیش کەسیان بەم شێوەی بەڕێزت باسیەکەی کاریان نەکردووە یعنی ئەوان شریعەتیان تەطبیق نەکردووە لەم حاڵەتەیە بەڵێ شریعەتیان جزئێ تەطبیق کردووە قسەمانەیە لەسەر عەباسی قسەمانەیە لەسەر ئومەوی ملاحظاتمان هەیە لەسەر هەموو تاریخێکی ئیسلامی کە دوای ڕاشدین نووسراوەتەوە ئەی معنای چییە مەسەلا بە ناوی ئیسلامەوە ئەم هەموو گەلانە ئەچەوسێنێنەوە لەکوێ ئیسلامە تۆ ئیهێنی خەلیفە ئەبێ ئەوە نەجاریەی هەبێت لەکوێ ئیسلامەیە بەڵێ هەیبەتێکی هەیە ئەڵێ خلافە ئیسلامی هەیە و دەوڵەتی ئیسلامی هەیە بەڵام ئایا من ئەلیفی ئیلا یائیهی قورئانیان تەطبیق کرد ئێمەی کورد ئەو هەر تەطبیق ناکرێت چۆن ناکرێت ئێستا زمانی پێغەمبەر وەکو بڵێ سەعادەت و بەختەوەری و ئەوە شارێکی بچووکە بەس دەوڵەتێک کە فراوانە بێت تا ئەگاتە ئەرمینیا لەم لاشەوە ئەگاتە ئیسپانیا چۆن ئەتوانی ئەم ئەی بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز کردی کە خەلیفەیەکی ئومەویش بووت یعنی خلافەکەی نەگەشتە 2 ساڵی تاوە نەکرد 2 ساڵی تۆ ئەی بۆ ئەو توانی هەموو برسیەکان تێرکە هەموو ڕوتەکان پێتوانێت ئەوە زیاتر خەیاڵێکە وەکو شتێکی حقیقت نەبێ مەسەلەی عومەری کوڕی عەبدولعەزیز لەوانی تر باشتر بوو بێت لەوە نییە بەس وەکو ئەو خەیاڵی کە باسە کرێت پێتوانێت ئینسان بەس ئێمە ئەبێ کاک سۆران ئیمانمان بە میسالیەت نەبێ تۆ بڵێ لە 100% هەموو کەس تەنها پێغەمبەر توانیوێتی باش ئەتوانی بڵ نسبەت دابنێت عومەری کوڕی عەبدولعەزیز لەگەڵ ئەبوو بەکرا لەگەڵ عومەرا بەڵام ئەتوانین بڵێن خلافەی ئیسلامی ئەگەر بێت و بەو شێوەیە کە لە قورئانە هەیە تەطبیق بکرێ وا نازم بەس مامۆستا کوا خلافەت لە قورئانە کوا هەیە شتێک نییە لە ئیسلامە لە قورئانە لە شریعەتە باسی خلافەت بێ خلافەت شتێکی تاریخی نییە دوای دامەزرا با خلافەت مستەلەحەکەیە کاگن دەسەڵاتی ئیسلام دەسەڵاتی قورئان دەوڵەتی قورئان ئێمە ناومان ناوە خلافە ئیسلامی من ئەڵێم دەسەڵاتی باش ئەی ناکرێ هەر نەتەوەی دەوڵەتی خۆی هەبێت بۆ ناکرێت بەڵێ ئێستا من لەو ڕیسالێکە لە بەدەست زەنابتەوەیە ئەو ڕیسالەی دکتۆرایە کێشە و گرفتێکی زۆرم لەسەرەوە دروست بوو ئەوەم باس کردووە بۆ جائزە عەرەب 22 دەوڵەتیان هەبێت بۆ جائزە عوسمانی 600 و ئەوەندە ساڵ فەرمانڕەوایی عالەمیان کردبێ بۆ جائزە فارس لە پێش ئیسلام و تا ئێسش دەوڵەتیان هەبێ ئەی باشە خێرەوە ملەتی کوردێکی 40 ملیۆنی وەکو گۆشتی قوربانی زەویەکەی سەروەت و سامانەکەی ثەقافەتەکەی کەلتورەکەی زاناکانی تەوزیع کراوە بەسەر 4 وڵاتە بە درێژایی مێژوو هەر لەم ناوچەیەدا چەندین فەرمان و کۆمەڵکوژی بەسەر کوردانی ئێزدیدا هاتووە دەپرسین ئایا هۆکاری ئەم جینۆسایدە بۆ قوڵایەکی کۆمەڵایەتی و کولتوری دەگەڕێتەوە یان بۆ پرۆژە و پلانی حکوومەت و دەسەڵاتداران
بۆچی بەردەوام مەترسی و ئەگەرەکانی دووبارە بوونەوەی لە ئارادان؟ چۆن دەکرێت هەر خودی دەوڵەت لە دەستگایەکی مەترسیدارەوە بگۆڕدرێت بۆ چوارچێوەیەک بۆ ئاشتەوایی؟ بەڕێزت وەک یەزیدیەک مەسەلەی یەزیدی لە کوردستان و لە عێراقا و لە مێژووشە حەزەکەم تشتی بخینە سەر. لە مێژووە یەزیدیەکان تووشی ئازاری زۆر بوون. مێژووە باسەکرێت چەند جار جینۆساید کراون، کوشتنیان لێکراوە. وەزعی یەزیدیەکان لە عێراقا بە چونکە ئێمە من بەخۆم لە ناوچەیەکم هێشتا لە سنووری هەرێمی کوردستاندا نییە لە عێراقایە. لە مێژووە طبعاً ئازاری زۆر بینیوە، هەمووی نەک تەنها قسەیەمە هەمووی تۆمار کراوە لە تاریخە کە چەند فەرمانی بەسەر یەزیدیەکانە هاتووە، 74 فەرمانی بەسەرا هاتووە. فەرمانی ینی کۆمەڵکوژی، یعنی کۆمەڵکوژی ینی ئیبادە جینۆساید. لەم فەرمانانەی لەوە پێشکراون ئافرەتی یەزیدی کراوەتە کە نزیکە هەر کوشتن بووە. وەکو بە عەرەبی پێڵێن سەبایە گوتویانە، وەکو سەبایە گوتوێنە پیاوەکان کوژراون هەم وەکو ئەمەی کە داعش کردی بزەبت مناڵەکانش بردویانە و غەسل دەماغ و یعنی ئەمە یەکەم جار نییە بەم شێوەیە بکرێت. نانە یەکەم جار نییە، بەڵام چونکە ئێستا سەردەمەکی جیایە، یعنی لە سەردەمە کرا ئەم کۆمەڵکوژیە. جیایەکە لە چییە؟ بەس لە ئەعلام جیایەکە لە ئەعلام، لە ڕووی ئەعلام، لە تەتەووری دنیا، لە تەکنۆلۆژیا، لە هەموو شتێک. کێشەکە من بەڕێی من لەوەدایە، یعنی سیستەمی حکومڕانی عێراق نەیتوانی پێکهاتەکانی ئەم دەوڵەتە بپارێزێ، چ ئاینی، چ نەتەوەیی، چ تائیفی. یعنی سیستەمی حکومڕانی عێراق سیستەم یەک لە دوایەکی عێراقا، یعنی لەوە پێشش لەوە پێشیش نەیتوانیوە پێکەوە ژیان وەکو سیستەم دروست بکە لە کۆمەڵگایە. یعنی تۆ پێت وایە ئەم مەسەلەی بەس لە عێراقا هەیە مەسەلە یەزیدیەکان یا هەر جۆرێک لە کەلتوری دینیە ئەوەی تری قبوڵ نییە؟ بۆ لە دەوڵەتەکانی تر ئەم شتێکە لای ئێمە ڕوودا لە بەسەر ئێمە هات بەسەر ئەوانە نایە، چونکە ئەوان سیستەمی حکومڕانیان گۆڕی، لە دین لە دەوڵەتە جیایان کرد. مثلا بڵێن دینی مەسیحیەت کە زۆربەی وڵاتان مثلا مەسیحیەتن، دیانەتیان مەسیحیە، لەگەڵ تەتەووری دنیاە خۆیان گونجاند، دین و دەوڵەت لە یەکتریان جیا کرد. لە سیستەمی سەدام لەسەر ئەساسەیەکی تائیفی نەتەوەیی توندڕەو، لە دوای ئەوە هات مەسەلەن حکمی شیعەکان بوو، ئەوانیش هەم بەرامبەر سونە. ئیتر ئەگەر مەسەلەن پێت وانییە مەسەلەی ئازاردانی کەمایەتیە نەتەوەیی و دینیەکانش زیاتر دەسەڵاتی سیاسی نییە ئەیکا، بەڵکو کۆمەڵگەکە خۆیەتی ئەیکا. بۆ نمونە کۆمەڵگەی موسڵمان نشینی سونی عەرەب لە مۆسڵە کەسە یەزیدیەکە یا کەسە مەسیحەکەی قبوڵ نییە. بەڕێی من یعنی تو سیستەمی سیاسی هەموو شتەکانی کۆمەڵگە ئەگۆڕی. باش، یعنی سیستەمی سیاسیە کە باری سەقافی خەڵکە گۆڕێ، کە باری ئابووری خەڵکە گۆڕێ، کە باری کۆمەڵایەتی خەڵکە گۆڕێ. کاتێک کە داعش هەیە وەکو دەسەڵاتێکی دینی سەبایە بە هەموو پیاوەکانە کوژێ. بۆ چووکە لە دەوڵەتەکە ئێمە ئەژین نەیتوانی ئێمە بپارێزی. خۆ داعش گروپێکی توندڕەوە لە هەموو دنیا نەفەرەکانی یعنی هەبوو. ڕاستە بڵێن مەسەلەن پارێزگای مووسڵ استقبالیان کرد هەندێکی، وەکو بڵێن بیئەیەکی مولائم بوو بۆ ئەوان، بەڵام کێشەکە ئەوانش باشە. ئەمە ئەمڕۆ داعش هات و نەیتوانی، بەس وەک خۆت دەڵێ لە مێژوە ئێوە 74 جار، یعنی 74 جار فەرمان یا جینۆساید یا سەبایەشتان لێبراوە، ئەمە یەکەم جار نییە. کەواتە مەسەلەکە لەوانەیە کە داعش هاتووە یا حکومەت نەیپارێزبوون، ینی بیئەیەکی سەقافی وا دروست بۆ پێت وانەیە؟ بیئەیەکی سەقافی تو ئەگەر کاتی کە ئەژی لە سنووری دەوڵەتەکە ئەژی، ئەو دەوڵەتە مەسئولێتی ئەوەیە تاکەکان بپارێزی، جیاوازی ئاینەکانیان بپارێزی، جیاوازە عەقایدی و تائیفیە، ئەمە هەموو ئەرکی حکوومەتە بۆ دەوڵەتە ئامەزری. ئەگەر وانە بێ ئێمە خۆ غابەیەک نییە هەر کەس بە کەیفی خۆی
هەرچی بێوێ بیکە و ئەمە بەهێزە یعنی سیستەمی غابەیە ئەمە بەهێزە تعدالەوە ئەکا کە زەعیفە. باشە سە ئێوە لە حاڵە حازرا بڵێن لە شنگال زۆرتر با بڵێن لەگەڵ شیعە دەرگیرن یا لەگەڵ سونە کۆمەڵگە سنی مەزەبەکەیە سرعتان هەیە بە زۆری ڕەنگە مەسەلەن ئەگەر مەسەلەی ئاینی بێ هەردووە کویەکە بەڵام مەسەلەن بڵێن لە ئەخیر فەرمانە کە بەسەر ئێمە هاتی بادەیە کە بەسەر ئێمە هاتە برا شیعەکان بەڕاستی لە سنووری خۆمان ها نەک وەکو حکوومەت من حەقم نییە بەسەر حکوومەتە چۆنە و چۆنیە بەس لە سنووری ئێمە وەکو شیعەکان ئەوانش يعني تعدایان لێکرا سیاسی بە قوت بێ دەسەڵاتی سیاسی بە قوت بێ دین لە حکومڕانیە جیا بکە دین و تائیفیەت لە حکومڕانیە جیا بکە. جیاوازی چییە لە نێوان ڕوانگەی کۆمەلگا بۆ جیاوازی پێکاتەکان لەگەڵ بەرنامە و یاساکانی حکوومەتدا؟ مەسیحیەکانی عێراق و کوردستان چۆن دەتوانن وەک پێکاتەیەکی ڕەسەنی ناوچەکە هەست بکەن کە ئەوانیش بەشێکی گرنگ و کاریگەری ئەم ناوچێن و ماف و ئازادی و کەرامەتیان پارێزراوە؟ لە ئێستادا پێت وایە بەڵین کەمینە دینیەکان بە تایبەتی کریسیان بتوە ڕەوشیان چۆنە لە کوردستانە ڕازی لەو ڕەوشێک کە ئێستا هەیە ئازادیتان هەیە؟ بەڵێ خوشحالی بە مەسیحێت کوردستانیدا دژین پەیوەندیەکە مکم هەیە مابینە ما و گەل ئەدیانێ دی ڕاستە مەثەلەن دەستپێکی زۆری نەبووینە مەسیحی لە کوردستانێ زۆربەی جیامجێت مەسیحی بووینە لێ نوکە مەخابنی بە ئیدبووینە کەمینەت کوردستانێ ئەویش ئەگەرت گەرتە بۆ وێ هەندێ زۆر جارە فەرمان و کارەساتێن پێکهاتە هاتیەکردن فەرمان مەبەستت چییە بۆ مڕن بکەیتەوە؟ فەرمانت ئێرەدا مەثەلەن ئەو کارەساتت نوکێت سەر پێکهاتێت ئێزیدی هاتیەکردن مەبەستە جینۆسایدە جینۆسایدە بەێ چونکە جینۆسایتە هاتیە ئاماژەکردن و ئەو پێکاتێت ئێزیدی کافەر ئەو جینۆسایت سەروان هاتیەکردن لێرە ئەگەر هات و تەکیدی بە ئەگەر جینۆسایت بێتە سەر پێکهاتەیەکێ تأكيد و ديكين بيتن دقصة دولة دربكتن مثلا نوكي زربي كهر كريستيانا كان الموصل 1500 بالعراق رجال مسيحية لأنه كان مخابني بوينا 650 مليون و500 هزار بون لبال كان مخابني بوينا 650 هزار يعني للتاريخ مسيحي كان جينوسايد كراون ناوتشا تأكيد أويش بوينا كان جارة مش وكو مسيحي جينوسايد منها هاتينا أماجة كرم جينوسايد بس فرمان بسر مسيحي هاتي كرم لا كردستان يعني من ما بس هم عالمي إسلامي يعني بقشتين بله مثلا زور جارة هابوينا يعني مش خلكي ما بيبش نبوي هالكردستان جدا چونك ميجوه كي ما هي يا بيك فيل كردستان مسيحي وقلبك هاتي دي هذا قربين مثلا خلكي ما بجدار بوينا الشورشة بجدار بوينا الأنفال كرن بجدار بوينا الفرمانة بجدار بوينا صالة سيوسي فرمانة سمي المسيحي هاتي كرن چەند مەسیحی لێ کوژراوە 5000 کەس هۆکارەکەت چی بووە پێت وایە ئەو هۆکارە چێکە بێتە هۆی ئەم جینۆسایدە هەندێکدا خەڵک قبولکردنە ئێک و دوو نەکردە جاراندا ئان مەثەلەن چ وەکو دەسەڵات بووە چ وەکو ئاین بووینە بەس تۆ ئێستا با بڵین لە هەر لە ئیسلامە مەسیحی یا ئەهلی کتاب کە مەسیحی و جوولەکەیە ئەبێ بپارێزرێن بە پێی شەریعەت ئەی باشە ئەم خەڵکە بۆ پەلا ئەماری کابرایی مەسیحیان ناوایە شتێک بۆ هۆکارێک بۆیە هەر تەماعی اقتصادی بۆیە چی بۆیە مەسەلە ئەوش گەڕێتە دوو دوو هۆکار مەثەلەن پەرلەمان هاتیەکردن سەر مەسیحی ئان پێک هاتێ دی ئەوش ناقبولکردنە ئاینت ئێک و دوو بووینە یانیان پێ قبول نەبووە لەو کاتێ قبول نییە ئەوش نەبوو هەموو کەس مەثەن هەندێک پیاویت ئاینە هەینە میکوان طبیعینە یعنی بەس ڕۆبینا خان ئێمە ئەبینین مەسەلەن لە عێراقا لە سەردەمی ئەگەر ناویان بێن حکوومەتە ئەلمانیەکان هەر لە سەردەمی ڕژێمی پاشایەتیەوە تا سەردەمی ڕژێمی سەدام بەعس ئەوانە مەسیحیەکان کەسانێکی ئاسایی بوون تەنانەت لە سلێمانی لە هەولێر کەس فەرقێکی وای نەکردو کە ئەمە مەسیحیە ئەوە مسلمانە بەڵام کاتێک کە 2003 با بڵین حکوومەت ئەڕوخێت و حکوومەتێکی ئیسلامی مەزهبی چ وەک شیعە چ سون نەش دەستیان وەڵا بێ ئەبینین لەم نێوەندەیە مەسیحیەکان و یەزیدیەکان ئەبنە قوربانی یەکەم وەک باسی کرد ملیۆنێک و 550,000 ماوەتەوە هۆکاری ئەمە چی یانی
هۆکاری من بجەنابێتە دیار کرد کە هۆکارێکی بناوێ ئاین تێتەکردن بەلێ لە مەخابنیڤە چە ئەوێت ئاینێت بنچینێت ئاینێدا تێدانینە مثلا هاتن کوشتن گوتین ئەهل کتاب نینە پێک هاتێت ئێزیدیەکان نەهێلان بەلێ بۆ مەسیحیش مووسڵ نەهێلان گوتی دەبی بچنە دەرێ نابێت مەسیحی لێرە یا ئەبێ مسلمان بن یان دەبی مسلمان بن یان دەبیش لێرە بچنە دەرێ ئەبێت جزیەش بن يعني افتشتا لورا مثلا خلكي ما جيت خجهلا وقصد كردستان كر راس اجر مثلا بين براورد بكين عراق قال كردستان عراق زور ما في دما يعني هاتينا فيش الكرن راستي اجر بين هروكو ياسا الدستور القانون لا ساي عراق لتشيها يعني وقتي مثلا زور بسرت احوال شخصيه هاتيا اما ذكرن بيك هاتنا هاتينا كرن ابا حقوق بيك هات عام هاتيا بحس كرن يعني بيكاتجي دبيها بيتن ياساي وحقوق الدخول دستور خداها بيتن كسك وك مسيحي كاتك اشت محكمه تايبتي خويني بو جنوجن خوازي بو طلاق بو ميراث مسألة بلي او موارد بشريه هي خاص تايبتن ما في مسيحيه بس الاحوال الشخصيه مثلا زور جارك شهوينه القانون مثلا كاجر هاتو افرتك مسيحي شي بظلامك بسلمان بكتن هو جان قال بيك بينتن حق هي او اجر من ضالش هيبتن دبي ببنا بسلمان بلام بياي مسيحينات وانا جني مسلمان لا بيتن قانون هذا بي قانون شوي قانون احوال شخصيه هو شخصيه شريعته سواش بتا قانون بل قانون الاحوال الشخصيه ده باشا بابي نسر كردستان بتوا لكردستان حالي مسيحي كان شلون بقشتي بل بخش حالي وحالة مسيحي الكردستاني تأستكي مكم دايا اوش دقرت بوئيكي هالميجو حتى نو كأقربين سيري مسيحي بكين مروفت اشتوانا بوينا راستي باشا واز لحكومة بينين وكو كومالغي كردواري بقشتي بله كومالغي كردواري بقشتي لقل مسيحية قرفت شي زخي بيقول ما قرفت ابي اعتيادي يعني بتاكيدي فانه مثلا بك هاتيت ناف كردستان داي قال برايد مدي بسلمان وكو دو براند مالك دا جين بس معنا او نيه تشكيش مشكله دان نينا زربي جار كيش ما بين دو كسدا تشيد بيتن شردني اينو اين زاني تشتدا بيتن كردستان اگر بين صح كاينه 2014 اف مشكله بسرد مسيحي وبيكات دي هات يكرن خلكي ما هم قصه كردستان كريا كردستان بدلاك فروان اف خلكي ما بيشوازي لات يكرن هر نو كيجي جدوانيه في مشكلنا ابدانا زربيجيان کاتێ خلافەت یان دەوڵەت بەمانانوێیەکەی لە ئامرازێکی سەرکوت و قەڵاچۆکردنەوە دەگۆڕێ بۆ چوارچێوەیەکی یاسایی و سیاسی ئەگەر بێت و هەمووان بەشدار بن لە بەرهەمێنانی کولتور و دەسەڵاتی سیاسی و هیچ پێکاتەیەک بەسەر ئەوانی تردا زاڵ نەکرێ.